عێراق موفلیسە. لە نووسینی سیروان کەلاری. چەند ساڵێک بەسەرە موتارە نالۆژیکەی نێچیروان بارزانیدا تێپەڕ دەبێت. کاتێک لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کێشە لەوەدایە عێراق موفلیسە. لە ئێستادا دەستبەرداری ئەوە ببنەوە ئایا عێراق موفلیسەیان نا، چونکە لە بابەتەکە دوورمان دەخاتەوە موفلیس بێت دەردێک بۆ ئێمە دەرمان ناکات. 30 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان دامەزراوە بەناو حکومەتی خۆماڵی خۆمانە. ئەم بابەتە وەک بابەتی قسەکانی گالیلۆیە کاتێک دەیگوت دنیا خڕایان خڕنیە. دەست بەجێ بە فەرمانی کڵێسا دەست بەسەر کرا. ئەو کاتە لەلایەن دادگای لێکۆڵینەوە بیرڕات دادگای کرا. هەمان پرسیار بە بیر و مێشکم دادێنێتەوە ئایا حکومەتی هەرێمی کوردستان حکومەتێکی خۆمانەیە یان نا؟ ئایا مێژوو خۆی دووبارە دەکاتەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە لە هەرێمی کوردستان خۆی دووبارە دەکاتەوە. لە ئێستادا نە بە فەرمانی کڵێسا بەڵکو بە فەرمانی قەرەقوشی و بنەماڵەیی هەموو بیرڕایەک قەدەغێ و لەسەر بیرڕای ئازاد بە سەدان کەس ڕەوانەی کونجی بەندیرخانە کران و بەدایان کەسی تریش کوژراون. عەقڵێتی موفلیس. حکمڕانی 30 ساڵی حکومەتی هەرێمی کوردستان گەواهیدەری ئەم ڕاستیەیەکە. عەقڵێتی موفلیس ناتوانێت وڵات بەڕێوە ببات. کاتێک وردەبیتەوە لە قسە وتەکانی کەسانی گوایە بەناو سیاسی ئەم وڵاتە کە موچە بە کەرامەتەوە دەبەستێتەوە و ئەوانی تریش تووتیوار دووبارەی دەکەنەوە کە ئێمە لە برسێتیدا شۆڕشمان نەکردووە و سەدان وتاری هیچ و پوچ و هەڕەشە و درۆ ڕۆژان لەم هەرێمەدا خۆی دووبارە دەکاتەوە. لە کاتێکدا بەدایان موچە خۆرانیان دزیوە یان پاشەکەوتیان کردووە. لە کەرسی تەندروستی ئابووری دادگا و کۆمەڵایەتی عەقڵەتی بەڕێوەبردن موفلیسە. ڕۆژانە کێشە دەخوڵقێنێ و لە ئێستادا بە هەزاران کێشەی کۆمەڵاتی و سیاسی ساز کردووە کە دەرەنجامەکەیەتی. 30 ساڵە خەڵکی باشووری کوردستان بەدەستکەم ئاوی، نەبوونی ئاسایشی نەتەوەیی، بێکارەبایی، موچە و سەدان کێشەی دیکە دەناڵێنن. ئەمەش چیرۆکی خێزانی پاشای فەڕەنسا ماری ئەنتوانێتم بەبیردێنێتەوە کە جوتیارەکان نانیان نەبوو بیخۆن، برسێتی بوو. خێزانی پاشای فەڕەنسا ماری ئەنتوانێت هیچ ئاگاداری دۆخی خەڵک نەبوو. جۆرێک نانی تایبەتی دەخوارد و وای دەزانی جوتیارانی شۆکۆ و دەتوانن ئەو نانە شاهانەیە بخۆن کە خۆی دەیخوات. شۆڕشی برسەکان سەری هەڵدا و لە بەرکۆشکی پاشا خۆپیشاندان دەستی پێکردو. ماری ئەنتوانێت لە وەڵامی خۆپیشاندەرەکاندا دەڵێت نان نێبی خۆن با بڕۆن کێک بخۆن. وتاری بەناو سیاسەکانی هەرێمی کوردستان دەقاودەق و مێژوۆمان بەبیردێنێتەوە کە خۆیان و نەوەکانیان لە کوشک و قەسرەکانیاندا دەژین و ئاگایان لە ژیانی خەڵکی نییە و ڕۆژانە قسەی بریقەدار پێشکەشی خەڵکی دەکەن و دەڵێن عێراق موفلیسە، بەڵام بێ ئاگان لە موفلیسبوونی عەقڵی خۆیان.